دوای دوو ڕۆژ بێدەنگبوونی سەرکردایەتی سیاسی کوردی بەرامبەر بە قسەکانی باڵۆزی تورکیا لە عێراق کە باز لە دەستوەردانی کەرکووک و شنگال و پێدانی پلەپۆستی زیاتری تورکمانەکانی کوردستانی کرد و ئەوانی بە تورکەکانی عێراق ناوبرد لەگەڵ ئەوەشدا وتی کورد پشکی زۆری وەرگرتووە لە حکوومەتی فدراڵی عێراق نیگرانی ڕۆژشمبیران و چاودێرانی سیاسی و بەشێکی زۆر لە شەقامی لێکەوتەوە. لە کاتی سەردانیکردنی بۆ لای هەندێک حەزب و لایەنی سیاسی تورکمەنی لە شاری هەولێر و لە بەرنامەی میدیایەکی کوردیدا عەلی ڕەزاگونەی باڵیۆزی تورکیا لە عێراق نەتەوەی تورکمانی بە تورکی عێراق ناوبرد و وتی کەس بۆی نییە بڵێت تورکیا مافی بەسەر شنگالەوە نییە. باڵیۆزی تورکیا باسی لەوەش کرد کە پلەپۆستی تورکمانەکان لە هەرێمی کوردستان کەمە دەبێت زیاد بکرێت چونکە ئەوان پێکهاتەی دووەمی هەرێمن. هاوکات نیگرانی خۆشی نیشاندا لەوەی پشکی کورد لە حکوومەتی فیدراڵ زۆرە. ئەندامێکی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە ڕای دەگەنێت کە سیاسەتی تورکیا بەرامبەر بەداگیرکردنی خاچی کوردستان و دەستوەردان تێیدا نەگۆڕە هەمیشە بیرکردنەوەی جێگیریان بەرامبەر کورد هەیە. تورکیا هەمیشە نەیشاردوتەوە کە حەزی گەورە و خولیای گەورەی هەیە لۆیە و منتقەیە داگیرکاتن بە هەر بیانویەک بیر و تورکیا لە هەر بارودۆخێکدابی یعنی دەیەوێت کورد لەو پارچەیە کوردستاندا سەرخاوەنی هیچ نەبیتن بۆیە هەر باڵۆیزێک دەگۆڕێ هەر سەرۆکەک دەگۆڕێ هەر کابینێکی حکوومەت لە تورکیا دەگۆڕێ سیاسەتی تورکیا بەرامبەر کورد سیاسەتێکی نەگۆڕە کەسکە سیاسەتی نکۆڵیکردن و سیاسەتەوەیە کە کورد نابی لە هیچ شوێنێک بێت بە هیچ. عەلی ڕەزاگونەی وتوێتی تورکیا لە کاتی پێویست مافی ئەوەی هەیە دەست وەربداتە کەرکووک ئەم قسانشی کاردانەوەی لێکەوتەوە و ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبی شوعی کوردستان پێی وایە تورکیا بەردەوام دەبێت لەم زۆرە قسە و کردارانەی بەرامبەر بە کوردستان. من پێم وایە ئەمە ئەم قسانە لە ڕاستیە سەردەکێشێ لە قەول نامێنێتەوە سەردەکێشێ بۆ فعلکردن و لە ڕاستی ئێمە پێشتریش وەکو حزب بانگەوازی ڕوبەڕووبوونەوەمان کردووە و خۆ پیشاندامان لە شار و شارە سوچکەکان کردووە. پێم وایە ئەمە کاری یەک حزبی سیاسی نییە لە ڕاستیە کاری هەموو کۆمەلگاکەمانە ڕوبەڕووی ئەو هێرشە بەڵبڵاوی تورکیا ببێتەوە. لە ڕاستیە تورکیا تەنیا لێرە هێرش ناکات سەر هەرێمی کوردستان ئەمە ئێستا لە ڕاستیە بەم عەقڵەتە شۆڤینیە تورکیا لە کوردانی تورکیا بۆتە سزنێکی گەورە. ئەمە لە ڕاستیە پێویستی بە ڕوبەڕووبوونەوەی و ئێمە چەندین جار باسمان کرد بانگەوازی ئەو ڕوبەڕووبوونەوە بێکەوەیمان کردووە. بێدەنگبوونی حکوومەتی عێراق و هەرێم لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردی مەترسی زیاتر دەخاتە سەر کورد و کوردستان. سیاسیەکانی کورد نیگەرانن لەم بێدەنگیە و بە پێویستی دەزانن کە ئەم باڵیۆزە بانگێز بکرێت و لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت. بەداخەوە قیادەی سیاسی کورد یان ناتوانانی بەری پێ بگری یان درێک بۆ مەترسیانە ناکات یان سەرکردایەتێکی لامبالاتە کە حساب بۆ قسانە ناکات ئەگەر ناو قسانە لە ڕووی نێودەوڵەتیەوە پێشێلکردنە لە ڕووی سیادەی وڵاتەوە کە هاو سنوورین لەگەر تورکیا نابێت بیکاتن و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەگەر تورکیا هەم لەگەر حکوومەتی عێراقی قسە بکاتن کە ئەو پێشێلکاریە بەردەوامانەیە هەم لە ڕووی عسکەریەوە هەم لە ڕووی دیبلۆماسیەوە تورکیا دەیکاتن سنوورێکی بەدابدرێ. بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کوردستان بەگشتی وەکو پێویست نییە لە ئاست ئەو هەڕەشانەی کە تورکیا دەیکات یان نادیدەی دەگریت. پێویستە ڕاستەوخۆ لایەنە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان وەڵامی بدەنەوە و لە ڕاستی ئەم باڵوێزخانە بانگ بکرێەوە ئیجرئاتی لەگەڵ بکرێت. لە ڕاستیە ئێمە دەبین حکوومەتی عێراق حکوومەتێک لە ڕاستی شتێک نەماوە لە عێراق بەڵام ڕەگە وەزعی کوردستان جیاوازتر بێ ئەی ئەمان بۆ بێدەنگن وە لە ڕاستی علاماتی پرسیارێکی گەورە لەسەر سەرانی سیاسی لە کوردستان مەبەستمە سەرکردە سیاسیەکانی هەیە دروستەکات. بەردەوام ناسنامەی بەشێک لە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان بابەتی گفتوگۆ و قسە و هەڵوێستی بەشێک لە بەرپرسانی وڵاتی تورکیاوە و هەندێک زاریش لێدوان و قسەکانیان هاوڵاتیانی نیگەران کردووە و ترس و دڵاڵاوچیشی دروست کردووە لە نێو خەڵکدا. هەژار ئەنوەر، شارپرێس، هەولێر.